ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی داوامان کردووەکەوە گردبوونەوە بە هیچ شێوەیەک نابێ هەبێتن لە هەرێمی کوردستان چونکە ئەمە ڕێگایەکە لە ڕێگاکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. طبعا ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ کۆمەڵێ لە بڕیاری دەرکرد، پێم خۆشە دەقی ئەو بڕیارانە بۆ بەڕێستان بخوێنەوە. یەکەم، وەزارەت و فەرمانگە و دامەزراوەکانی هەرێمی کوردستان جگە لە هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی ناوخۆ و دامەزراوەکانی تەندروستی لە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 12/3/2020 تاوەکو ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 26/3/2020 دەبێتە پشووی فەرمی و ڕۆژانی 27 و 28 مانگی سێ ئەمە خۆی لە خۆی پشووە کە هەینی و ڕۆژی شەممەیە و ڕۆژی یەکشەممە کە دەکاتە 29/3/2020 دەوامی فەرمی دەست پێ دەکاتەوە. دووەم، لە ناوەندەکانی خوێندن سەر بە وەزارەتی پەروەردە حکومی و ئەهلی ڕۆژی شەممە 28/3/2020 پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە و پرۆسەی خوێندنی زانکۆ و پەیمانگەکان سەر بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ڕۆژی 1/4/2020 دەست پێ دەکاتەوە. دواوادە بۆ گەڕانەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ ناو هەرێم ڕۆژی 16/3/2020 دەبێت و تاکو 1/4 ڕێگا نادرێت بە هاتنەوەی هاوڵاتیان لە ئێرانەوە بە بەرچاوگرتنی بەردەوامبوونی جموجۆڵی بازرگانی بە پێی ڕێنمایە بەرکارەکان. ڕاستپاردەی وەزیری داد بۆ چالاککردنی داواکاری گشتی بە مەبەستی وەرگرتنی ڕێکاری یاسایی بەرامبەر بەو کەسولایان و کەناڵە میدیایانەی کە پێچەوانەی ڕێنمایی و سیاسەتی حکوومەت دەربارەی بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کار دەکەن و دەبنە هۆی پشێوی. نۆیەم، پێدانی دەسەڵات بە پارێزگاکان و سەرپەرشتیاری یەکە ئیداریە سربەخۆکان و لیژنەکانی قایمقامیەت و بۆ ڕێخستنەوە و چاودێریکردنی بازاری ناوخۆ.